ئامادەم دڵشم کەمە ناو سنووقەکەەوە ناپێناو کورد و کوردستان ناپێناو خوێنی شەیدان ئامادەم لە هەموو کاتێک بۆ ئەم کەرنەواڵی پارتی دیموکراتی کوردستان من هەموو کاتی ئامادەمەوە خۆم بە خزمەکاری بنەماڵەی بارزانانی ئەزانم وەڵڵایی من یعنی خەڵکەکە بینیم ناخۆشی جۆش و خۆشی ئەم خەڵکەیە من نیشاتومە و پێویستە ینی خزمەت بکەین بە هەموو شێوەیە ڕاستی ئاڵای کوردستان ڕەمزی کووردە تێگەی ئاڵای شەیدانە ئاڵای بارزانی نەمرە ئامادەم دڵشم کەمە ناو سنووقەکەەوە ناپێناو کورد و کوردستان ناپێناو خوێنی شەیدان ئازادیە یعنی تۆ فەرمو بە حڕیەت خۆتە سوڕێتەوە من حەجی شعبی هاتە گیانم تێگەی چەند جات نەماڵمیان تەفتیش کردووە حەشتی شعبی باڵێ هاتنەتە گیان جەناب باڵێ هەرەوەڵا بۆچی تەفتیشی ماڵەکەتیان کرد تۆ پێشمەرگەت شاردەتەوە بەڕاستی ئێمە هیوادارین پارتی سەرکەوێت ئامادەین بە هەموو شێوە من ئامادەم بە خوێنی خۆم دەنگ بدەم